پێنەدانی نەوت لەلایەن حکوومەتی هەرێمەوە بە هاوڵاتیان یەکێکی ترە لەو قەیرانانەی کەوا بەرۆکی هاوڵاتیانی گرتوۆتەوە. هاوڵاتیانی شومێدەوارن کەوا حکوومەتی هەرێمی کوردستان لەم وەرزی سەرما و سۆڵەدا بێباچیان بەرامبەر نەنوێنێت و نەوتیان پێ بدات. دوای دۆزینەوەی نەوت لە هەرێمی کوردستان هاوڵاتیان ئومێدی ڕۆژگارێکی گەشیان دەکرد و هیوایان وابوو لە ژێردەستەڵاتە خۆماڵیەکەی خۆیان نەوت بە بازار دەکرێت و لە بێنەوتی وەرزی زستان ڕزگاریان دەبێت. بەڵام لە ئێستادا هاوڵاتیانی قەزای سۆران بەهۆی قەیرانی دارایی و دابەشنەکردنی نەوت لەلایەن حکوومەتەوە پەنادەبەنە بەرکڕینی نەوت بەلیتر. بەڕاستی جێگەی ئەسەفە لە کاتێکدا بەلمیلی نەوت ئستا لە بازاردا بە 135,000 مەعاشی زۆربەی فەرمانبەران لە 350,000 تێپەڕ ناکات. خەڵکی چۆن نەوت دابین بکە، خەڵکی پارە لەکوێ بێنێ، یعنی زۆر سەیرە. من بەڕاستی حکومەت زۆر بێباکە بینم و داواکارم بە خۆیان دابستنەوە، چونکە ئێمە لەسەر دەریایەک نەوتین. معقول نییە هاوڵاتیان هەرماڵە و بەلمیلێک نەوتیان بەڕەوا نەبیندرێ لە کاتێکدا ئەوە مانجی 12 یعنی زۆر ساردە بە خۆتان نەبێن ئەو بەفرباری وە لە ناوسە شاخاویەکان لە ساردە ورمان هەمووی بەفرە خەڵک نەوتی نەبێت، کارەبای نەبێت. دەڤەری سۆران بەهۆی هەڵکەوتە شاخاوی و کەش و هەوا ساردەکەیەوە زستانی پێش دەکەوێت و لە ئێستادا لە بەشێکی زۆری ناوچەکانی بەفرباریوە، بۆیە هاوڵاتیانی ئەو دەڤەرە پێویستی زیاتریان بەنەوت دەبێت. بەڵێ چونکە دەڤەری سۆران دەڤەرێکی زۆر ساردە، ئەوجا پێویستێکی یەکجار زۆری بە نەفتێ هەیە. بەرەکە تەماشاکەن ڕۆژانە باسەکرێ لە میدیاکان دەڵێن نەفت زۆرە، ڕۆژانە نزیکی 1 ملیۆن بەرمیل هاوردە دەکرێت. بەڵام ئەی بۆچی خەڵکی هەرێمی کوردستان لی بێبەک بێت و تەنانەت ئەوەندە نەفتەی نەبی کە لە ناو سۆبەی بکاتن، یعنی خۆی پێگەرم کاتەوە. دووەم شت یعنی نەفت لە بازاڕی بە سعرێکی زۆر گرانە، ئەڵێن نەفت نازان بە 26-30 دۆلار چەند هاوردە دەکرێت بۆ دەرەوە. ئەی بۆچی بە 120 یان 130 ینی بە سعرێکی ئەوها زۆر بەخەیاڵی یعنی لە ناو بازار دەفرۆشێت. نەوت فرۆشەکانی قەزای سۆران چیرۆکی ئەو هاوڵاتیانە دەجێڕنەوە کە بۆ دابینکردنی نەوت داوای قەرزیان لێ دەکەن، بەڵام ئەوانیش دەڵێن ناتوانین بە قەرز نەوت بفرۆشین، چونکە ژیانی ئێمەش لەسەر ئەو کارەیە. خەڵک دێ لە بازارگەی وەزعی دارایی زۆر خراپە، خەڵک ناتوانین کابرا دێ لەو دەبەش دێ بە قەر دێ دەبە، یعنی ئەمەش ناتوانین بڵێ وەکو پێویست دەین هەم خەڵک کەسی بێ بقەری بدەین. عندي داوای بەرمیل نەوتی کا بەقەر، یعنی ئێستا بوون لێ ناگەڕێ دار بۆ ناو شار بێ، حکوومەت ئەویشی مانعکەی داریش بێت بۆ ناو شار، نەوت تەوزیع نەکا، دی خەڵک چ بکە؟ هاوڵاتی هاتیە لەکنەمە داوای یەک دەبەی نەفتی کردێ بەقەر، نەمانتوانی بیدەین ئێمەش ناتوانین، خەڵک زۆرە، وەزعی دارایی خەڵک زۆر خراپە. لە سایی سیاسەتی بەرژەوەندخوازانەی دەسەڵاتدارانی هەرێم نەوت بۆ خەڵکی کوردستان بۆتە مای زەحمەت و بۆ بەرپرسانی هەرێم و وڵاتانی دراوسێ و کۆمپانیا بیانیەکان بۆتە ڕەحمەت. نەوتەکەی هەرێمی کوردستان ڕێک ئەو مەتەڵە وایە کەوا کەسێک لەسەر دەریایەک ئاو بێت و خەریکە لە تێنوان دەخنچێت. هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش لەسەر دەریایەک نەوتن، بەڵام خەریکە لە سەرما و سۆڵەدا ڕق دەبنەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.